بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لە بەرنامەی شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. ئێمە چۆن بتوانین خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ خۆمان دەستەبەر بکەین، چۆن لە نبوەتی ڕەسوڵ الله تێبکەین. ئێمە زۆر جار کۆمان لە سیرەت و ژیاننامەی پێغەمبەری خوا بۆ صلی الله علیه وسلم، بەس کەم جار دڵمان تێکەڵ بە نبوەتەکەی بووە، کەمتر لێی حاڵی بووین و کەمتر ئەم باس و خواسانەمان بیستووە کە چۆن ئێمە لە ژیانی معنەوی ڕەسوڵ الله تێبگەین، چونکە ئەو ژیانە زۆر زۆر گرنگە بۆ ئێمە و ئێمە کاتێک کە چاو لە پێغەمبەری خواکەین صلی الله علیه وسلم، سنەتەکانی جێبەجێەکەین. سنەتی ئەو ڕەسوڵ اللهە تەنها کۆمەڵێ سنەتی زاهیری نییە کە جێبەجێ بکەین، بەڵکو چۆن هەڵسوکەوتی کرد، چۆن ئازایەتی نواند، چۆن دادپەروەر بوو، چۆن ئیخلاسی هەبوو، هەموو ئەو ئاکار و ڕەوشتە بەرزە معنەوی و ئەخلاقیانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نواندوێتی، ئێمەش ئەبێ بە دوایە بڕۆین و چارەسەری گرفتە گەورەکانی خۆمان و گرفتە گەورەکانی ئومەتی ئیسلامی کە ئەناڵێنێ بەوەی کە بەڕاستی لایەنی معنەوی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شارەزانیە یاخود فەرامۆشیەکە یان دەستی پێی ناگا. ئەمە ئەو شتێکە ئێمە بە دوای چارەسەری ئاگەڕین، چونکە زۆر جار ئازیزانم ئێمە ئەتوانین سنەتێک لە سنەتە ڕواڵەتیەکان کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردوێتی جێبەجێ بکەین، بەس زۆر قورسە بەلامانەوە واز لە درۆ بێنین، واز لە نیفاق بێنین، واز لە کۆمەڵی ئەخلاقی زۆر خراپ بێنین کە لە کاتێکا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمانە بەشتە گەورەکان دانێت تا ئێمە ڕابچەنێەوە تێبگەین کە قیامەتمان وابەستەی ئەوەیە کە چۆن سنەتەکانی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم بە هەموو جۆرەکانیەوە جێبەجێ بکەین. فەرمونە ئەڵقەی ئەم جارەمان. ئێمە لە خزمەت مامۆسایەکی ئازیز و زۆر خۆشەویستین، جەنابی دکتۆر ئومێد شێخ نەجمەددین موفتی هەڵەبجەیی، مامۆساییان کە جەنابیان مامۆسای زانکۆن و پێمان خۆش بوو دەربارەی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئێمە لە مانگێکی زۆر مبارەکین و مانگی ولادەتی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم، و پێمان خۆش بوو دەربارەی نبوەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و بەسەرهاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم چ شتێک گرنگە ئێمە لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بیزانین. بەخێراتین جنابتانەکەی مامۆسای خۆشەویست. زۆر سپاس بۆم دەرفەتە. خوای گەورە خۆشەویستی ئەو زاتە بکا بە وەسیلەی نجاتمان لە دنیا و لە قیامەتە ئینشاءالله. ئەم بەرنامەی جەنابەت بەرنامەیەکی مبارەکە لەبەرەوەی باسی زاتێکی مبارەکەکەین و لە مانگێکایەکە ئەو زاتە لەدایک بووە. لە حەقیقەتە ئێمە وەکو موسڵمان کاتێ باسی پێغەمبەری خواکەین صلی الله علیه وسلم ئەبێ دوو جانیبی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم. جانیبی مادی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لەکوێ لەدایک بوو، دایک و باوکی کێ بوو، کەس و کاری کێ بوو، لەکوێ ژیا و ئەوە جانیبێکی مادیەتی. بەس جانیبێکی تری پێغەمبەر هەیە صلی الله تعالی علیه وسلم کە جانیبی معنەوی پێغەمبەر صلی الله علیه وسلم. لە حەقیقەتە نەک بەنسبەت پێغەمبەر صلی الله علیه وسلم، بەنسبەت هەموو کەسێکی سادەیشەوە جانیبی معنەوی گرنگی زیاترە لە جانیبی مادیەکە. هەرچەند پێغەمبەر صلی الله علیه وسلم جانیبی مادیەکەی معجزاتی زۆری لێبێنراوە و هەر لە منداڵیەوە و چۆن پەروەردە بووە ئەوانە هەموو جێی سەرنج و جێی دەرزێوەرگرتنە، بەس جانیبی معنەوی هەموو شخصیەتە. ئێستا جەنابەت ئەگەر کەسایەتیەک ببینی بێت بەرەو ڕوت، کاتێک کە تۆ ڕێزی لێ ئەگری هەڵەسیتەوە لەبەری ڕێزێکی زیادەی لێ ئەگری، لە ڕاستیە ڕێز لە دەست و قاچ و چاو ئەو ڕێزە، جانیبی معنەویەکەی تۆ ڕێزی لێ ئەگری. لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە گرنگە کە کاتێ باسی ئەکەین ئەو جانیبە مادیە ئەوە لە کتێبی سیرە و لە سانەکان باس کراوە، بەس بۆ ئەوەی
ئێمە زیاتر بۆ جانبی ئیمانەکە ئیشمان پێەتی ئەو جانبە معنەوی پێغەمبەر صلی الله علیه وسلم برەوە ذاتێکی وەکو مامۆستای نورسی ڕەحمەتی خوای لێبێ لە کاتێ باشی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم فەرمێ بێ چاومان بەرزکەینەوە لەو جانبە مادیە و سەیری ئەو جانبە معنەویە بکەین لە پێغەمبەر صلی الله علیه وسلم چونکە لە حقیقەتە ئێستا ئێمە وەکو موسڵمان ئەگەر پێغەمبەر صلی الله علیه وسلم باوەڕمان پێی نەبێ مەحەبەتیمان نەبێ خۆمان تەسلیمی نەکرد بێ لە ڕاستیە بەهەشت بەنسیبی ئێمە نابێ اینجا کە مەسئلەی خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی ئیتیباع شوێنکەوتن عادەتەن لە دوای مەحەبەتەوەیە ئەنا بە زەخت نابێ یعنی ئەگەر جەنابەت زەخت بکەی لە منداڵەکەت لە کەسێکی تر ڕۆژێ دوان سیان چوار بە زەخت شوێن تەکەوێ و بە گوێ تەکا بەڵام نەبوو بێ بە مەحەبەت و بە مەحەبەت نەیگریت و جەزمی نەکەی زۆر سەر ناگرێ ئەو شوێن کەوتنە لەبەرەوە بابەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەرچەند ئێمە لە جانبی عیبادات و طاعات و ئەوانە ئیتیباعی پێغەمبەرەکەین صلی الله علیه وسلم بەکاملی بەس ئەوە مەحەبەتێک دروست ئەکا بەڵام محبتێکی ئەو مەحەبەتە معنەویەی کە وان لێ ئەکا کە خوا لە قورئانە فەرمێ وەیوسەلیمو تەسلیما بە تەواوەتی تەسلیم ببی ئەوە لە ڕاستیە ئیشی ئەوێ جەناب تەزانی کە خۆشەویستی و مەحەبەت دوو بەشە مەحەبەتێکیان هەیە جوهد و کۆششی ناوێ فتریە بۆ نمونە تۆ منداڵەکەی خۆت خۆشەوێ باوکی خۆت خۆشەوێ دایکی خۆت خۆشەوێ ئەمەیان زیاتر قەلبیە و فتریە و دروستکراوە لە دڵی ئینسانە بەس ئەوی تریان مەحەبەتێکی عەقلیە بە عەقڵەوە لە دوای عەقلیش ئینجا دڵیش بە تەسلیم ببێ بەس ئەمەی دووەمیان کۆششی ئەوێ ئەمەی دووەمیان ئەوەی هەوڵی مجاهدەی ئەوێ کۆششی ئەوێ ئێستا تۆ بۆ خۆشویستنی دایک و باوکت قەت بەبیرتان نایە دانیشی بیرکەیتەوە من بۆ باوکم خۆش بێ بۆ دایکم خۆش بێ بە فتری خۆش دەوێت تو تاو مەسەلەی پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم لە ڕاستیە بەشێکی لە مەحەبەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەشێکی لطف و فەزلێکی تایبەتی خوایە خوای گەورەی خاتە دڵی ئینسانەوە کە خۆشی ئەوێ بەس بەشێکی تری بەڕاستی ئەبێت جوهدی بۆ بکەیت جیهادی ئەوێ جوهدی ئەوێ بۆ ئەوەی ئەو خۆشەویستە دروست بێ لە دڵی ئینسانە ئەم خۆشەویستیش لە ڕاستیات بە تەرکیزکردنە سەر جانبی معنەوی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو خۆشەویستیە وردەوە دەدروست ئەبێ من لە دەرفەتێکە جارێکیان لە یەکێک لە وتارەکانی جومعەیە چەند شتێکم لە یادێکی هەر ئاوا بابەتی مەولود بوو چەند خاڵێکم نووسی ئەو خاڵانە جێی سەرنجە بۆی ئینسان بزانێ بۆچی مخاتبەیەکی عەقلیە بۆچی ئەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆش بێ یعنی چەند خاڵێکە ئەگەر لطف ڕخسەت بێ یەکەمیان هەرگیز گوناهی نەکردووە ئەو زات دووهەمیان حەسوودی نەبردەوە بە کەس سێهەمیان تەماعی نە لە ماڵ نە لە ناموسی کەس نەبووە بە درێژایەتی تەمەن چوارەمیان دەستپاک و داوێن پاک بووە پێنجەمیان قەت غەیبەتی کەسی نەکردو بگرە نەیەشتووە حەقی کەس لەلای بێ شەشەمیان داگیرکار و گەندەڵ نەبووە قەت هیچی لە کەس داگیر نەکردووە گەندەڵی نەکردووە حەوتەمیان خۆپەرست و لودبەرز نەبووە هەشتەمیان چاونەترس ئازا بە غیرەت بە هیممەت لە کاتی پێویستە نۆیەمیان خواناسێکی خاوێن بووە هەمیشە دەمی بە زیکر بووە وە گورج و گۆڵ بووە لە عیبادەتدا یعنی تەنانەت ئەگەر دیقەت بدەین ئەو خاڵش هەر مامۆستای بەدیع الزەمان ڕەحمەتی خوای لێبێ ئیشارەی پێەکە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر چیەکی کردووە یەکسەر بەرەو خوای خەڵک بەرەو خوا ئەبا لە هەر شتێکە تۆ بزانە سونەتەکانی ئەو چییە کە سەیری ئاوێنەی کردووە هەر یادی خوا کە ڕۆشتووە بە ڕێگا کە چووە بۆ مزگەوت کە چووە بۆ بازاڕ کە خەوتووە کە هەستاوە زیکری بەیانیانی زیکری ئێوارانی بزانم چی تایە یادی خوا نەبێ زیکری خوا نەبێ کەواتە ئەم زاتە هەموو گیانی بریتیە بۆ لە جەزبکردن بۆ لای خوا ئەوە خاڵێکی تر دڵ و دەرگای هەمیشە کراوە بۆ خەڵک یعنی شیوێکی قوڵ نەبووە لە بینی ئەم و لە بینی خەڵکانی تراق خەڵک دەستی پێی نەگا نەتوانێت ببینێت نەتوانێت قسەی لەگەڵا بکە جەناب تەزانی بەعزێک کەس هەبووە ئەعراب ومانە زۆر جار ئەدەبی حیواری پێغەمبەریشان نەزانی ساڵسەم کەچی هاتوونەتە مەجلیسەکە و قسەیان کردووە هەندێک لە سەحابەش بێتاقەت بوون بێزار بوون چونکە زانیوانە ئەدەبی نەپاراستووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەنە ئەدەبێکی ڕەفیع و بەرزی هەبوو
أخوي شني فرموا مع عربي أنا بو أو أقصى قرآن سورة الحجرات أمشكاري إيمان داران وصوان يعني أدبك زور قوريها بو في بس بله خالي كتر دائما دسي بدا زوج بو باكو خاين بو دائما بوني خوش بو ما شاء الله جلي جوان بوني خوش حضرتي أنس مشهورة يعني لصحيحة وارد بو قال أجا كولاني في غمري صلى الله عليه وسلم في أبروشتايا دواي أو بشو معي بابونا خيام زاني في غمري صلى الله عليه وسلم دير أما دائميش بو يعني وأنا بو كاتبة باشان في غمري صلى الله عليه وسلم دولة من بو بەڵام هەردەم لەگەڵ هەژارانە ژیاوە دائما چاوی لە هەژاران بوو خاڵێکی تر هەرگیز پێغەمبەر صلی الله علیه و سلم چاوی لە کۆکردنەوەی ماڵ و سەروەر نەبووە ئەو دەردەکوشندەی کە زۆربەی زۆری خەڵکان پێی مبتەلان بەتایبەتی لەم ئاخر زەمانە قەت چاوی لە کۆکردنەوەی سەرەت و ماڵ نەبووە ئەسڵەن ئەدەبی منداڵەکان و خێزانەکانی خۆی وا کردووە کە زۆرینەی شتەکان ببەخشن حەزەتی عایشە ڕەزای خوای لەبێ کە جارێکیان حیوانێکیان کردووە بەخێرەوە مەشهورە یعنی یەک دەستی ماوەتەوە لە ماڵەوە یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەوە فەوتاوە وتێتی کوا حیوانەکە وتێتی هەر ئەوە نەماوە یعنی ئا بەم شێوە پەروەردەی کردووە پاشان چاوی لە مەنسەب نەبووە پێغەمبەر صلی الله علیه و سلم مەسەلەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ڕئیسی دەولەت بووە ئەوە حاڵەتێکە کەس لەو گەورەتر نییە ئەمری بەسەرا بکات بەڵا کە چوویشە مەدینە مووقفەکە حساس بووە ئەوەی مهاجرین و ئەنسار هەبووە لەلایەکەوە ئەوس و خەزرج هەبووە کە شەڕی چەندەیەها ساڵیان لەبەی نابووە خوێنەکە تازە سکون بووەتەوە ئەوە بووە قبیلەی جوولەکە هەبووە لەولاوە جوولەکەی تیا بووە مەدینە جوولەکەی تیا بووە مەسیحی تیا بووە مشریکی تیا بووە لەولاش موسڵمانی تیا بووە اینجا ئاوارەی تیا بووە مهاجرین ئەنساری تیا بووە یعنی ئەمانە هەمووی مشکلەن ئەگەر یەکێکی بەهێز نەبێ جڵاوی دەسەڵاتەکە ناکرێت زەبر ناکرێت لەبەرەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەدینە ئەوە بووە بەڵام دیقەت بدە کە ئەڵێم چاوی لە مەنسەب نەبووە چاوی لە تەطبیقی شەریعەت بووە پێغەمبەر صلی الله علیه و سلم پاشاکانی دواندووە بە یەک پاشای وتووە ئەبێت تۆ لاچیت و من خۆم یەکێ بنێرم بیکەم بە ئەمیر و بە گەورە و ئەبێت تۆ نا سەیری نامەکانی بکە هەمووی ئەفەرمێ ئەگەر موسڵمان ببی سەلامەتە بی و لە شوێنی خۆت دانیشە و ئیشی خۆت بکە كاك حاج صابر السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته. زور خوش حال بوم كلا مانجي لدايقوني في غمرة صلى الله عليه وسلم بين خصم جنابتان يا دوري وسا يادي في غمري خوش صلى الله عليه وسلم لشاري تغلا بيشوي ك تيك بشي أو عربا شون بول تغلا يا أخوة بخير بسهل بشاو كان سباسي كنادي فامي برزة كان سباسي جنابي شيء كان بوم درفتا بو أم كات خوشا كمولدي في عمره صلى الله عليه وسلم روح الجان ما بساقدي مولدي في عمر لتيالا زور خوش ما مسافاته أو كاتم لبيله ولي من النصارى كان حفظة حوت حفظة عشت وحفظة عنه تا هشتاش كهاتين بروخوارو شري إلى غير أمر نيابو تيالا براسي زور مولدي كي خوش پیاوێکی مسلمان پیاوانی هەمووی تێوەڵا ئەو کاتە کە بۆ ئەو ڕۆژە بیانوتان مەولودی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە تێوەڵا حەفلان ئەگەڕا هەرچی دوکان بوو دائەخرا هەرچی گەنج و هەرچی پیاوی معقول و پیاوی پیانە و مەلا و ئەمانە هەمووی لە مزگەوتی گەورەی تێوەڵا کۆبوون و یەکێکان کە بەڵێ کە یەکێکان باوکی مەرحومی جەناب بوو دەرەجەی عالی بێ ئینشاءالله غەریقی ڕەحمەت بێ ئەهلی باش بێ ئینشاءالله ما مساملا صاحب ما مساملا قالب باوكي ما مساعدنان ما مساملا عزبي برحمت بي ما مساملا موسى ما مساملا كامل بو ما مساملا رشاد بو رحمة الله قبلي ما مساملا محمد بو باوكي ما مساملا رشاد ما مساملا الرحمن بو كي سلم زقت سيوان بو اوبيا وبرزانا اوبيا ومتقيانا براسي او كاتت تامو تشيجي كي ما مسافر زور خوشیه یعنی دینداریەکی بەلەزەت و خۆش و ئەوە بۆ کە خوای گەورە پێ خۆش بوو ئێمە ئەو کاتە دینمان کە ناسی لەو ڕوانگەوە دینمان ناسی لەو پیاوە چاکانەوە کە یانوت سیرەی پێغەمبەریان گەڕایەوە صلی الله علیه و سلم ژیاننامەیان باز دەکەن ئێمە ئەو کاتە هەرزەکار بوو چێشمان لێ ئەبرد بەڕاستی منی خۆم شخصی خۆم چێشم لەو شتانە زۆر ئەبینێ چێشم لە وتارەکانی مامۆساکانی ئەو کاتە بە ڕەحمەتی یەکەم کە باوکی ڕەحمەتیت بوو چێشمان لێ بینێ ئەو کاتە فێری عیلم بووین
من لا مامۆسا مەلا سادق لەوێ دەرسمان ئەخوێن لای مامۆستا سێڕەشاد دەرسمان ئەخوێن وابزانم جەنابیش لای مامۆستا سێڕەشاد دەرس ئەخوێنەوە ئەو کاتە تازە فێری قورئان خوێندن بوو ئەمانە بەڕاستی چێشێکی بوو بەڕاستی نخبەیەکی جوان بوو ئەوانە هەڵ ناکەونەوە یعنی من ئێستا ئەڵێم تەمەنا ئەەکەم خوای گەورە عمرم بگەڕێنێتەوە بۆ ئەو کاتە ئەمزانی دین چۆن چەند جوانە چێژی جوانە ئەو خەڵکە چەند تامۆزرەی دین بوو بەڵام خۆ ئێستا ژەن ئەلحەمدوللا سپاس بۆ خوای گەورە سپاس بۆ ئەم سەحوەی ئیسلامێکە ئەلحەمدوللا کەوایان کردو ئەم خەڵکیان هۆشدار کردوێتەوە بەڕاستی ئەمەش هەر نمونەیەکی جوانە ئەنجا با بێنەوە سەر ئەوەش کە دەورێ هەبوو مامۆستا مەلا حەبیب بەڕاستی حەبیب محەممەد سەعید دەورێکی هەبوو لە گەنجە بەڕاستی ئەو دەورێ ئێستا ڕنگدانەوە ئەیاتەوە یەکێکیان خۆم یەکیان جێنا بدوو کە نامیرکەکەمان ئەخوێنەوە ئەچینە خزمەتی ئەمامە مامۆستاگەن دەرسێکمان ئەو نامیرکەی بخوێنەوە تۆ بەساتر یعنی لاوام وابزانم بەسا سیچ نامیرکەیەکی مامۆستام لەبەر دەستایە ئەلحەمدوللا یعنی فەزلی خوای گەورە بۆ ئەم پیاوانە خوای گەورە دابووین بە ئێمە منتیقەی هەورامان چرا بوو ڕووناکەرەوەی دین بوو منبعی ئیسلامەتی بوو نەبووەکو ئێستا ئاوایان لێ کردووە خۆزگا بە خۆزگایی ئەمەمان نەبینایە کە ئێستا ئیبینی حاج سابقیان ئێمە لە خزمەت جەنابتانین یادەوەری بەواپیرانی جەنابەت چیت بیرە کە چۆن پێغەمبەری خۆیان خۆشویستۆ صلی الله علیه وسلم چەند سڵاواتیان ناوە چەند تەسبیحەکانی دەستیان دایمە خەریکی زیکر و یادی خۆی گەورە بوون و لە محەبەتی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم شیاوە یاخوا بەخێر بن سەد چاوم پێخۆشحاڵم بە هاتنی کەناڵی پەیام و جەناب مام سەفاتە ئەمڕۆ کە یادی پێشەوەی مرۆڤایەتی حەزرەتی محەممەد المستەفا ڕۆحم بە فیدای هەزارەهان سڵاو لە دیداری بێ کە خوای گەورە فەرمێ لەقەد خەلەقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم کە خوای گەورە لە جوانترین شێوە پێغەمبەری ئیسلامی دروست کردووە ئەم پێغەمبەری ئێمە سەلامی خوای لێ بدە کە خوای گەورە خاتەم الئەنبیاوە دروست کردووە مرۆڤایەتی لە جاهلیەتەوە گەڕانەوە بۆ مرۆڤایەتی پێغەمبەرێکە کە دادپەروەری و یەکسانی و عەدالەت و دادپەروەری و سیلە ڕەحم و کەسایەتی گەڕاندەوە ناو کۆمەلگا ئافرەتانێک کە زمانی جاهلیەت کە زیندە بەچاڵ کرا ئێستا پێغەمبەری خوا ئەو پەڕی ڕێز و حرمەتی دانا بۆ ئافرەت پێغەمبەری خوا سەلامی خوا لێ بێ لە جاران لە شارۆچکەی تەوێڵا کە من دانیشتم شارۆچکەی تەوێڵەیە هەموو مساڵێ لە مانگەکانی ئەم مانگە کە مانگی مەولودا کە ئەمڕۆ دویسەی 1448 خەڵکانی ئێمە ملتەزیم بوون بە مەسایلی دینیەوە زۆر پێغەمبەری خوا بەلایەنەوە خۆشەویست بوو هەموو ساڵێک لە مزگەوتەکان ڕازنانەوە نورێک پڕچنگێک لە ئاسمانی هەورامانی تەوێڵا پڕچنگی ئەدایەوە کە ئیویش یادی پێغەمبەری خوا بە سەلامی خوای لێبێ کە لەو ڕۆژەدا لەو مانگەدا یادمان لە کردەوە ئێمە بێ هەموو ڕۆژ یادی پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه وسلم من لەو کاتەوە فەیسبووکم داناوە هەموو شوێ سەڵاوەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بڵاو ئەکەمەوە لە فەیسبووکەکەمە ئێمە بێ هیجرەت کەین بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو بۆ بەڕێنیشان دەرمان ئەو ڕزگاری کردوین من هەموو جارێ وەکو خودی خۆم سپاسی خوای گەورە ئەەکەم کە ئومەتی پێغەمبەرم صلی الله علیه وسلم الحەمدولله خوای گەورە و فرستادەی بۆ ئێمە ناردووە ڕزگاری کردوین ئینشاءالله خوای گەورە ڕزگارمان نەکا لە ئاگری دۆزەخ بە ئیزنی خوا بە سەبەبی ئەو ئەگەر ئەو نەبووایە ئێمە ڕزگار نابووین بەرەکەت لێ بینیوە لە سڵاوات و لە ذکری خوا قوربان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەڵاواتی لە دیاربەی بە تەکید بەرەکەتم لێ بینیوە چۆن بەرەکەتم لێ نەبینەوە باوکی من خوافیکە خوا لەگەڵ مردووی هەمووتانە بەڕاستی ئەوەنە عاشقی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم ڕەمەزانانە چوو بۆ عەمرە هەتا گۆ ڕەمەزانێکی کە بە تایبەتی بچێ بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ عەمرە بە فەزلی خوا بەڕاستی ئەوانەی کە مشتاقی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دایم ئاسوودەن لە دنیا ئەم فەرمایشتی جنابەت زۆر قوڵ وردە
پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هیچ جۆرێ خۆی سە بڵین ئەو پاشانە بەتایبەتی پاشا عەرەبەکان لە نزیکی خۆیانە یا لە شوێنەکانە ئەیتوانی حەزرەتی ئەوبەکر حەزرەتی عومەر بنێرێ ئادەی ئێوە شارەزانەوە یعنی هیچ ئەمانی نەکردووە نەخێر کەواتە منسەبی نەویستووە نەخێر لۆپایی نەویستوە دنیایی نەک لە پێش نبووەتی جەناب ئاگاداری کە لە مەکەیە لە سیرا باسەکرێکە باشترین کشتینەوە ئەویان ئەو کاتی کە ئیدعای نبووەتی کردووە چاوی لەوە نەبووە نە چاوی لە ماڵ بووە نەچە لە قورئانی شاچەنەها ئاەت لا ئەسألكم عليه ئەجرا لە ئاەتێکا فەرمێ إلا المودة في القربى بەس تەنها مەوێ لەگەڵ ئالو بەیتی منە و لەگەڵ کەسوکاری منە باش بن مەودەتان هەبێ ئیتر هیچ مۆزوعێکی مادی نییە لە بینی ئەوانە پاشان یەکێکی تر لەو خاڵانە وەکو عەرزم کردی پلە پایەی پێغەمبەر صلی الله عليه وسلم معنەوی یعنی جەناب تەزانی هەچ کەسێک شتێکی خێرفێری کەسێ بکە حتا قیامەت ئەو زەلامە خێری توش ببێ ئەو کەسێش مامۆستاکەشی شەریکە هەل لەسەر ئەمە لەسەر ئەم قاعیدەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکەم کەس کە قورئانی فێری ئێمە کردووە کێ بوو؟ پێغەمبەر یەکەم کەس کە نوێژی فێری ئێمە کردووە هەر ئەو ڕۆژ و نوێژ عیبادەت هەرچی ئەزکار هەیە هەرچی ئەوەی هەیە هەرچی ئەم پیاوچاکانە ئەیکەن گەشتون بەخوا پێی بەو زیکر و هەمووی پێغەمبەر هەمووی پێغەمبەر ساسم جا تۆ بەس قورئان خوێندن دیقەت بدە بزانە ڕۆژی ئەبێت چەندێک ئەجری قورئان خوێندن بۆ پێغەمبەر ساسم بچێت من یەک حرف قورئانە خوێنم بەلای کەمەوە دەخێر مەگا ئەو دەخێر بەلای کەمەوە ئەو دەیش بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ چونکە ئەو مامۆستا بووە فێرکەری ئێمە بووە ئێستا بۆیە دیقەتی جانبی معنەوی پێغەمبەر ئەبێت چن بەردەوام جانبی معنەوی پێغەمبەری خوا دائما لە بەرزبوونەوە دائما مامۆستا زۆر باسی ئەو بەشە ئەکا مامۆستا شێخ مێدووە ئەزانم یعنی کە پێغەمبەری خوا صلی بەتایبەتی مەقامی نبووەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم مامۆستا نورسی سعیدی نورسی زۆر لەسەر ئەم بەشەی ئەڕوات نەک ئەوەی کە جنابە فەرمووت ئیسە بۆ نمونە کتێبی زۆر گەورە هەیە لەسەر ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵسوکەوتی شەمائیل هەیە کە کتێبێکی مەشهورە سیرە ئەوە بە زۆر بە دوور و درێژی سیری پێغەمبەر نووسراوە یەکێک لە زانایانە فەرمێ لە یەکێک لە مشکلەکانی ئەم سەدەی بیستەمەی ئێمە ئەوەیە کە سیرەت و ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گۆڕا بەهۆی ئەوەی ئیستیعمار و داگیرکەری ئەوروپی یاخود لە ڕووی فکریوە کە هاتن جیهانی ئیسلامیان داگیر کرد کۆمەڵی خەڵک سیریان نووسی سیرەیەکی حرەکی سیرەیەکی سیاسی سیرەیەکی تەنزیمیان نووسی ئەمە زیاتر زاڵ بوو بەسەر ئەو سیرەیە کە ڕەحمەتەن للعالەمین بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر ئەمەشە بەڕاستی حرەکاتی توندی دروست کرد یعنی توندڕەوی دروست کرد لەبەرەوە ئێمە چۆن بەس مامۆستا نورسی نەکەوتە ژێرم تاسیرە زۆر عجیبە ینی سەیرەکەی مامۆستا سعیدی نورسی قوڵتر لە مەسلەیە بیری کردەوە ینی سیرەی ڕەحمەتە للعالەمینەکەی لە شوێنی خۆیان پاراست و جوان تەوزیفی کردو لە ڕسایلی نورا ئەوجا هەر لەسەر قسەی جەنابەت ئەو جانیبە ئەگەر زەقی کەینەوە بیری لێ بکەینەوە ئێستا ئەم خاڵانەی کە عەرزی جەناب تۆ عەرزی بینەرانم کرد ئەگەر بیری لێ بکەیتەوە باشە ئەگەر زاتێ وا بێ من چ زەرەرێکم خۆشم بێ ئایا ئەبێت چەند قازانج بکەم خۆشم بێ پاشان ئەی بۆ خۆشم نەوێ یعنی ئەگەریکی وا بێ دائما دەمی زیکر بێ دائما نەزەرێرم لێ بدا نە لە ڕووی مادیەوە نە لە ڕووی ئەوە نە لە ڕووی ئەوە نەڕەوە یعنی بۆ خۆمی تەسلیم نەکەم ئەی خۆم تەسلیمی کێ ئەەکەم کێ هەیە لەو بەرزتر بێت تا من دوای کەوم و شوێنی کەوم لەبەرەوە لە حقیقەتە ئەگەر ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەم شێوە بناسین کە ئاوا بیرمان کردەوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناتوانی خۆش نەوێ ناتوانانی ئەو محەبەتەی کە عەرزم کردی محەبەتێک هەیە فطریە و محەبەتێک هەیە کەسبیە کە ئەویان زیاتر قەلبیە ئێمە ناتوانین دڵمان کەسێکی خۆش نەوێ کە ئەوها گەورە بێ کە زانایانی خواناسان و عارفین بە پێغەمبەریان تۆ صلی الله عليه وسلم الئینسان الکامل بۆ چونکە لە هەموو شتەکانە کەماڵاتی هەیە ئەم شتانی کە باسمان کرد ئەگەر بچینە ناو فەرمودەکانەوە هەر هەمووی ئەتوانین تەئسیلی بکەین بە نەک فەرمودێ بە دەیەها فەرمودە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو هەموو چاکە ئەو هەموو چاکەیە ئەو هەموو کەماڵەی تێدا کۆبوو بوویەوە پاشان جانیبێکی تر کە بەڕاستی جێی سەرنجە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتەی کردەوەی تەنانەت بێدەنگیەکەیشی کە لە علمی حەدیثا پێوتێ تەقریر بێدەنگیەکەیشی زاناکان وەقفیان کردو بەرامبەری و تەئەمولیان لێ کردو ئەحکامیان لە ئیستیمباط کردووە یعنی وتەکانی
هەڵسوکەوتی هەموو شتێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە بوو تەنانەت لەسەر و ئەوە زیاد لە دە عیلم لە علوم دانراوە بەس خاص بە ذاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئەقوال و ئەفعال و تقریراتی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەک هەر بۆ خۆی بگرە ئەو کەسێکی کە خەریکی فرمودەکانی پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم زانەکان علمیان بۆ داناوە نە هەموو کەسێ ئەهلیەوە نییە قسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەقڵ کاو یان بیگێڕێتەوە یان ئەوە علمی حدیثی ڕیوایە علمی حدیثی دیرایە علمی جەرح و تعدیل يعني ئەمانە هەمووی کەسانێک ئەتوانن پێی هەسن کە کۆمەڵی مواصفات هەیە ئەبێ ئەو مواصفاتانەیە تێدا بێ ئینجاکە بۆیان هەیە لەبەر چی لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەناوی خواوە وەخوای گەورە ناردێتی بۆ ئێمە هەرچیە ئەو ئێڵێ ئیتر تەواو خوای گەورە بەوە ڕازیە یعنی مامۆستا نورسی لە جێگەیەکە باسی ئەو جانیبە ئەکا ئێستا ئێمە هەچ کۆمەڵێک هەبێ ئەگونجێ حەقی تیابێ و باڵی تیابێ ئەگونجێ خراپەی تیابێ و چاکەیشی تێدابێ کۆمەڵی ملتەزیم ئەلبەتەمە بەسمانە تەنها ئەو کۆمەڵە نەبێت کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە پێشیانە ڕۆشتووە ئەبەدەن ئەو کۆمەڵە ناگونجێ باڵی تێدابێ چونکە ئەو زاتی لەگەڵایە ئەوەی بەرامبەریانە ئللا ئەوە باڵە ئەوەی بەرامبەر جەبهەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو عەزەمەتە یعنی کاتێک تۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە پێشی خۆتۆ ئەبینی يعني ترى مطمئني كأما حق إلا حق غيري أما حق نية أو أنا قورية أم ذاته في غمري خاصة صلى الله عليه وسلم باش أنا قد قد بدين أو كسي بطواتي خوي تسليمي في غمر كدوا صلى الله عليه وسلم بزانين آية هر أو أنا نبون بالرائد وبقوري خلق وبأقطابي قورو بيعي قورة كي هي لغيري أو رجيوة غير الرجاء في غمر صلى الله عليه وسلم اتباعي أو شيء هي فيها قشت به نية أصلا وكل ما ربانية فرمي حر شيء درجة هي داخلها بس درجة اتباعي في غمر النبي صلى الله عليه وسلم هرهم داخلها كزنات وانا اللي هيج دعاء حزتي موسى كوي حزتي إبراهيم كوي ديني إبراهيمي دعاء كي كوي نية إلا أبي شوني أم ذاتك كوي كشوني أم كوتي شوني همي كوتي كهمو يعني تصديقي أبشر كوتني تواب کاک حاجی سابر لە پیاوە باشەکانی تێوەڵک ئەوانەی کە پیر بوون لەگەڵ سڵاوات و لەگەڵ بزگەوت و لەگەڵ عیبادەت و لەگەڵ خێر و چاکەیە گەورە بوون و پیریش بوون ڕەنگە بەشێکیان فریا کەوتوی جەناوبینی بێتنە یا یادیانە لا بێت یا چاکەکانیان ئەو ئیشە جوانانەی کە کردویانە ئەو عیبادەتی هەیان بووە وەکو چیرۆک و بەسەرهات چی لایە مامۆستاگەن ئەو کاتە ئەو مامۆستایانە دەسی مناڵەکانیان ڕائێکیشیان ئەیان بێت بۆ دەرس خوێندن یەکێکیان خۆم بوو باپیرم بە ڕەحمەت بێ حاجە و ڕەحمانی نوێچی خیاتی تەوێڵە بە ڕەحمەت بێ کە ئێمە کە گەیشتنە ئەو مەرحەلەیە کە خوێنەوەمانیمان تا پێنجی ابتیدایی جەنابە داگادارە فەهممان کردەوە دەستی ڕاکێشیان بۆ لای مامۆستا سێڕەشاد بۆ لای مامۆستا مەلا محەممەد بۆ لای مامۆستا مەلا قادر بۆ لای مامۆستا سێڕەحمان کە دەرسمان نەخوێ ئەوە ڕاڵێکیان بچێت لای مامۆستا سێڕەشاد دانیشتن دەرس بخوێنێ هەموو ڕۆژێ 5 فیلسانە دەمێ من باپیرم چەندجار 5 فیلسی پێداوم ڕۆشتم لای مامۆستا دەرسم خوێندووە تێگەی ئەو 5 فیلسیە زۆر خۆش بوو ئەماندا بەشێت یا کە ئەچین بۆ لای مامۆستا مەلا محەممەد کە دانیشتن یا سێڕەحمان یا سێڕەشاد دەرسمان نەخوێن لە گیفانە هەمیشە چکلێتێکیان پێ بوو هەمیشە مێوژیان پێ بوو کاکڵیان پێ بوو ئەوە تۆجار ڕۆڵە ئەوە بخۆ ئەنجا با دەرسەکە پێ بڵم ها چەند خۆش بوو ها چەند یعنی شتێک بوو لەبیر ناچێتەوە لەبیر داخەش لەبیرم ناچێتەوە شەوی جومعان من بیرم مێ لە تەوێڵا گوێزیان تەوزیعکرد جا مناڵ شەوی جومعان زیاترە مامۆستا پاتاوا بوو ئێمە خۆمان بە ڕەحمەت بێ باوکم سێ چوار گوێزمانە بە ڕۆڵەگەن دەستی لێ نەدەن ئەوە حرامە نەیخۆن ئێوە مزگەوتە نەمانزانین مزگەوت چێ ئەمان باوکە بۆ مزگەوت خۆم مزگەوت ناڕوێنێ ناڕۆڵەگەن مۆزوع نیە ئەمە وەقفی مزگەوتە ئەمە کە ئەیان تەکێنین ئەو گوێزانە شەوی جومعان ئەیان بین تۆزیعەکەن بەسەر ئەو خەڵکە خۆ ئەم خەڵکەش هەمووی وەکو باوکم وا بوو الحەمدوللا خۆ دەزانین لە تێوەڵە باغ نەبوو حتا ئێسەشی لەگەڵا بێ ئێمە سێ گوێژمانەیە لە تێوەڵە هی مزگەوتە کاک حاجی سعدیم هەمووی ساڵە ئەیان تەکێنن لە مزگەوتی باساکای خۆمان خۆداتوی بە مزگەوتی باساکە یا مزگەوتی گەورە تەوزیعەکەن ئەمە پێشنیارێکی جوان بوو ئەمە ئیخلاق و ئەدەب بوو ئەمە دینداری بوو ئەمە بۆ خوا سڵحاو بوو ئەمانە بۆ خوا سڵحاو بوو بۆ چونکە نیەتەکان بۆ خوا بوو ئەوان خوای گەورە تۆ ئەم باخت پێدا ئێمە زەکات بین بە تۆ زەکاتەکەی باخەکە چی بوو گوێزەکە بوو یا هەبوو توێ ئەیە
يعني ئەو بەروبوومە کە زیاتر بۆ ئەیدا مەسەن وەکو ئێستا چۆن کابرا سەرمایدایەکە مەسەن گە پارێکی بێ بێ زەکاتی با ئێمەش ئەو کاتە باخەکەمان زەکاتی گوێزەکە بوو و خەڵکیش هەمووی پێخۆش بوو تۆ مناڵ بۆ خۆت ئەزانی مەسەن ڕۆشتین من چەند جا خۆم ڕۆشتوم مەسەن لەناو باخا بووم ڕام کردێتەوە دوتومان میوارە جمعێ باشم بۆ گوێزەکە خۆ لە باخ خۆشمان گیرفان پڕ بووە لە گوێز بەس تامیچێژی ئەو گوێزە زۆر خۆش حاج سابر لەگەڵ سڵاوات و لەگەڵ زیکری خوا بینتان چۆنە و چەندێ دڵی پێ ڕووناکەوێت مامۆزاگە ئەمە شتێک نییە دڵە پێ ڕووناکەوێت بێتەوە کە تۆ باسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەبێ سەڵاتەکەی لەسەر بێت چونکە خوای گەورە ئەفەرمێ نابود ئەو کەسەیە پێغەمبەری خوا فەرمێ نابود فەرمیان نابود کێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەوەی کە ناوی من بێت و سەڵاتم لەسەر نەدا اللهم صل على يعني براي من ديني دار مسرا بإنسانك ناوي پیغمبری ام صلی الله علیه و سلم چون پیغمبری خوا شفاعت کاری امه پیغمبری خوا خوای گوره فرمود به پیغمبری خوا لسجده سر بس کرو یا پیغمبری خوا فرمود اگر لامتکم خوش بی فرمود اول لسه ربعی امتکی تو خوش بوم هر پیغمبری خوا سری بر سری برز نکنده فرمود خوای گوره ابل امتکم خوش بی فرمود مجدد لامتکی تو همی خوش بوم اللهم صل ئەم خۆشەویستی پێغەمبەر هیچ پێغەمبەرێک کە لە پێغەمبەرەکانی تر خوای گەورە دروستی کردوون و عەتای پێداون کە پێغەمبەرایەتیە بەقەدەر پێغەمبەری ئێمە خۆشەویست نەبووە خوای گەورە خۆی سەڵەواتی لەسەردا یعنی ئەبێ ئێمە فەخر بکەین فخر و شانازی بکەین بۆی خوایە سپاس بۆ تۆ 1 ملیار جار سپاس بۆ تۆ کە ئێمەت بە ئومەتی پێغەمبەر خەلق کردووە یعنی ئەمە زۆر شایانی ئەبێ ئێمە زۆر فەخر بکەین ئەبێ ئێمە بڵێن خوایە سپاس بۆ تۆ کە ئێمە وا لێ کردووە لە ئومەتی پێغەمبەر خەلق کردوون پێغەمبەری خوا شەفاعەتمان بۆ بکات ئەی ئێستا من کە چوومەتە عومرە و حەجم کردووە کە چووم سەڵاتم لە پێغەمبەردا پێغەمبەری خوا فەرمووی وەڵڵاهی ناتوانم بداتان بەس ئاگام لە سەلامەکانتان دێ باشە ئەمە چه پێغەمبەرێک ئەم مژدەی پێدراوە چه پێغەمبەری شەوڕێی پێکراوە پێغەمبەری ئێمە شەوڕێی پێکرا ئیستیغفار بۆ دوعاکانی ئەخە بەڕاستی ئەمە گەورەی پێغەمبەرە صلی الله علیه و سلم ئەمە خۆشەویستی پێغەمبەرە ئەگەر یعنی جوبرەی تۆ بیت شانی پێغەمبەر بگری صلی الله علیه و سلم بی بە حەوت طەبەقەی ئاسمانی پێ بکەی بە هەموو پێغەمبەرەکانی پێ بناسێنی هەموو پێغەمبەرەکان فەخریان پێ بکەن فەرمووی کێ لەگەڵ تا حەزەتی برای فەرمووی محەممەدم لەگەڵ دەرگای بۆ کردەوە صلواتی لەسەر پێغەمبەر دەدی ئەمە ئەبێ ئێمە فەخری پێ بکەین وەڵڵاهی گوناحە ئەم دینە دەستی پێوە نەگری بەڕاستی ئێمە بەم دینەوە جوین مامۆستا فاتیحە ئەخە تۆ وەرە سەیری کە ئەگەر ئەم دینە نەبین ئێمە چۆن ناومان بنێن مسڵمان چۆن ناومان بنێن ئینسان بە چییە بە ئینسانی بەم دینەوە ئینسانی کاکەم بەم دینەوە جوانی ئێستا مامۆستا فاتیحە کە خۆشەویستی لە دڵی منە هەیە لە مناڵەوە تایزە لەبەر خاتی خوا بووە من تۆ یەکتمان خۆشەوی لەبەر خاتی خوا ببرە هیچ تعالیقی دنیایمان نییە کەسابەتمان نییە مەسلحەتمان نییە بەس لەبەر خاتی خوا مامۆستا فاتیحە بەقەدەر خۆم خۆشەوێ ئەمە لەبەر خاتی خوایە مامۆستا شێخ محەممەدی باوکە بەڕەحمەت بێ مەدحی نەکەم پیاوێکی عولەما بوو پیاوێکی سەردەمی خۆی کەڵە پیاوێکی دیندار بوو ئەمانە نخبە بوون ئەمانە خوای گەورە بە ئێمەی دا بوو عەتا کردن خوای گەورە دەرەجان عالی کات ئەبێ ئێمە شوێن کەوتەی ئەوان بین کاکە ئەبێ ڕێبازەکەی ئەوان گوم نەکەین ئینشاءالله نەتۆشونە ئێمە ئەو ڕێبازە گوم ناکەین ئینشاءالله هەموو پیاوانی مسلمانان ئێمە چەندەها پیاوی لە گەورە و لە بچووک ملتەزم بوون بە بەرنامەی ئیسلام بزیاتر بەیاتی پێغەمبەری خوا سەلامی خوای لێبێ چونکە وە ڕەحمەتەن للعالەمینە ئێمە خۆشەویستی پێغەمبەری خوا بەلای ئێمەوە لە حەد بەدەر بووە و پیاوەکانمان زیاتر مەلا ساحیب و مامسا مەلا حەمامین کەم حاجی مامسا بنەوە میرزا عەبدولقادری تەوێڵا کە مەلا ساحیب چەندەها عولەمای دینیمان لە تەوێڵە هەڵکەوتووە و تەوێڵا یەکێکیش وەکو جەنابی باوکی مامۆستا فاتی خۆی کە لە ساڵەکانی 1970 ئیمام جەمعە بووە قدوە بووە لە تەوێڵا پێگەیەک و مەقامێکی تایبەتی هەبوو و خزمەتێکی زۆری بە دەفەری هەورامان بە تابەتی تەوێڵە کردووە ئێمە هەمومان ئەلحەمدوللا دەفەری هەورامان ملتەزیم بوون بە مەسایلی دین و خۆشەویستی پێغەمبەری خواوە و ئینشاءالله لە مەولاش هەروە بین و
تکاکانی لە ڕۆژی قیامەت ئینشاءڵڵا پێغەمبەری خوا ببێ بە شفاعەتکارمان و ئینشاءڵڵا بە بۆنێ ئەوە خوای گەورە لە گوناهی هەموو لای خۆش بێت ئینشاءڵڵا. حاج سابق تۆ ڕۆژێ ئەگەر سڵاواتە زۆر رابێ هەستی بە چی کردو دڵی خۆش بوو خوا لە بەڵا لای یاوی مشکلە لاچووە؟ والله مامسانە بابی ڕیاوە من ئەلحەمدولیلا هەموو ڕۆژێ بەلانی کەمە 100 جا سەڵاوات دەتم ئینشاءڵڵا ئەوە ئارامبەخشە ساکەنی دڵە پێغەمبەری خوا خۆیە فەرمێت چەند سەڵاواتم لەسەر بێت لە ڕۆژی قیامەتە من هەر لەم دنیاش لە قەبرەکە جواب ئەدەمەوە چونکە پێغەمبەری خوا ڕۆحی بە ئاگایە لە هەموو ئان و کات و ساتێکە ئێمە سەڵاواتی لەسەر دەین حتمما جوانمان ئەداتەوە ئینشاءڵڵا ئەو سەڵاوات دانش ئەبێ بە شفاع تکاکار لە لای پێغەمبەری خوا بۆ ڕۆژی قیامەتمان ئینشاءڵڵا. بەڵێ هەر کاتی خۆی تقریبان کە خەڵک ئەو مانگی مەولوعها و لە کاتی مەولوعە خەڵک خێرکەر ئەوانی کە باوەڕیان بە دین و ئیسلامە هەبوو لە ماڵەوە خەڵکێکی زۆریان مانگە کرد لە دراوسێ و خزم و کەسوکار و خواردنە کرا ئەو سۆ و مەلابان کرا و ئەم مەولونامە بەڵێ پێتان خۆش بوو؟ بەڵێ زۆر شتێکی خۆش بوو بەلامانەوە بەڵێ ڕاستە بەڵێ ئەستانی بۆ حاج سابر لە ژیانی ڕۆژانەتە هەستی کردووە خێر و چاکەیەک سڵاواتێ لە دیداری پێغەمبەر کە ڕۆژێ زۆر داوتە یان زیکرێک یان چاکە و خێرێکە کردوتە هاتۆتەوە ڕێ لە قەزا و لە قەدەر و لە ڕووداوێکی زۆر گەورە لای یاویت و سوور زانیتە ئەوە خوا ئەو خێری هێنا. بەڵێ مامۆستا خۆم تاقیم کردوێتەوە جارێکیان لە ئێران بووی کڵاشم بد بۆ ئێران لە کەوتی نەکەمینێکی پازدارانەوە حل لەوێ دانیشتم زۆر ناڕەحەت شتەکانمان زۆر بوو میگرێت زۆر یعنی بەردانمان نەبوو مریوتم خوای گەورە ئەهد و پەیمان بێ وەفا بێ بۆ تۆ لە من نەجاتم بە جارێ لە پێشە سەڵاتێکەمان لەسەر پێغەمبەر تم خوای گەورە لە پێشەوە خۆم تەسلیمی تۆکەم ئەمانم بۆ کەڕووکێرکەی خوای گەورە نەجاتم بەی لەما بەڵام سپاس بۆ خوای پێش ئەوێ بچم بۆ ئەوێ حەز ناکەم بە بەش بێڕم چونکە من شتێکی وا بزانم شایعی خۆش نییە ئافرەت تێگات وتی کاک حاجی ناردویانم بۆ لاتم فەرم دادیگان تی وەڵڵاهی لەم گرانیە هیچ شتێکم نەبووە تم ئێستا ئاڵێکی دادیگان وتی شتێکم بۆ کە لەبەر خاتێ خوا تم بڕۆ بەسەر چاوەکانم ئێوارە وەرە بۆلا دوکانەکە قەرەباڵغم هاتەوەتی کاک حاجی ناردویان بۆ لاتم هەرچی لە توانامە بۆ پێمدا وتم خوایان من لەبەر خاتی تۆ لەبەر خاتی ئەم مانگە مەولودە کە خۆت ئەفەن مانگی مەولود پیرۆستی مانگە شەوی جمعەیە خوایان لە دەفع و بەڵام مسیبەتی خۆم و ماڵ و مناڵم نەجاتم بێت والله مام سافار بە چاوی خۆم ئەوە هاتە بەڕێ بە چاوی خۆم سوێن بە ئەڵڵا نە پازدارەکان نە ئەو زەنامە نە لێبوون نە لایەن بۆ کردینە نەوتیان بۆ کوێچن نە ئەحمەد نە مەحموود تۆ پرسیان لێکم پرسیارم لێ کە چوونە خوار بە کابرا ئێرانیمە وتم ها تۆ چی بوو وتم ئەوە نەتیجەی خێرە کە پێغەمبەری خوا فەرمێ خێر بکەن سەدەقە بکەن دەفع البەڵا ئەمە دەفع البەڵایە تی وەڵڵاهی ئەمە موعجزەیە بیگەڵێنەوە یعنی ئەگەر ئەو کاتێ ئەو بارەمان بگەڕێن ئێمە مفلیسە کەوتین دەسپاس بۆ خوای گەورە چینە خوارە تا چوومەتە مەریوان سوێن بە ئەڵڵا یەک زەران باسی منی نەکرد ئەخر ئەمە موعجزەیە من هەموو کاتێ ئەوە ئێنمە بە چای خۆم ئەڵێم خوایە لەو تنگانە تۆم لە نەجاتدا ئەبێ منیش تعویز و وەفای ئەو تنگانەی تۆ کەم عەبدە کە هاتۆ بۆ لای من دەردی کابراتی دیارە خوای گەورە تۆ دڵی ئەو نەرم کۆ دەهێنایەتە بۆ لای منیش ئەم ماڵە پێدام بیبەخشم ئەمە وەفایەکە من ئەمە بە چای خۆم بینەوە یعنی منام ئەمە یەکەم جای بیگەڕمەوە لای ماڵ مناڵیشم باسم نەکردووە چونکە ئەو شتە نهێنیانی خوای گەورە لە بینی خۆتانە نەبێ باسکە مام سافر بەڵام تۆ ئیلحادەکە فەرمووی شتێک ئەوە لەبەر خاتی خێری مسلمانانی تایە ئینشاءالله ئینشاءالله ئەبێ ئەو نمونەمە هەتیا بێ تۆ کە هاتی ئەم دوکانە بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم کە لە ماڵەوە هاتی بۆ هەر شوێنە کە هاتی بۆ دوکانەکەی یا بۆ مەشاریعی خێری ئەفەرمێ لا حول ولا قوة إلا بکە
سەڵاواتێک بە دەرگای دوکانەکەم بڵێ خوایە بە پشتیوانی تۆ ئێمەش کە هەر کەسێ بێتە ئەم دوکانە ئینشاڵڵا مەیوزینەکەین چونکە بۆ لەبەرەوەی ماڵی خوایە پێغەمبەری خوا فەرمێ یەک بە هەفتە یەک بە سەد یەک بە حەوسە یعنی من ئەوەشم بینیوە کە زیایی کردووە والله جا باوکی و ڕەحمەتی مامۆسافاتە ڕەحمەت لە قەبری باوکم نور لە قەبرەکەی بێ هەموو شەو جمعەیەک هەموو ڕۆژێکی لە باشتر ئینشاڵڵا ئەهلی باشیشا باوکم چونکە لەگەڵ عولەما لەگەڵ دینە زۆر ملتەزیمە ئەوە ڕاوە والله پارەم لە ماڵەوە زاوە والله ئەمە قسەی خۆی بوو گریا ئەمە وت باوکە چۆن تی والله پارەیەکم دانا بوو خانووی فڵان خانوو بکڕم تەسەور بکەم ئەم پارەیە کەمە تی سوێن بە عیزەتی خوا کە وەختێکی چوومە سەر پارەکە خانووەکەم کڕێوە بێعی بەمێ تی والله زیایی کرد وتی والله گریاوم ئێستا شایدی حاڵ مام گەڕێنەوە ئەڵێ واللهی کاکم ئاگام لێ بووە خێری کردووە کابرا هاتووە تێتی واللهی ئەو پیاوم نیێژیانوێتان دەقێ کە باقم وەفاتی گە دەستێکەکەم شانی مام میماس فەرمی واللهی حاجیگە واللهی حاجی ئەحمەد دوای لێ کرد منی کردووە خاوەنی ژنوورە دێ ئەمە ئەگەر بۆ خوا نەبێ ئەمە ئەکرێ دێ ئەمانە کە پاریان زاوان هیچی بوو هی ئەو نیەتەی دڵیان بوو چونکە ئەیانزانی کە خوای گەورە ئیخلاس کە خوای گەورە ئەو نیعمەتەی پێ بەخشی و ئەفەرمێ ببەخشێ دی وعدی خوای گەورە کی ئەتوانێت لە وعدی خوای گەورە پەشیمان بێت بڵێ وەڵا وان نییە کاک تۆ گەرمێ گەرمیوەڕنی چەند بەرەبووم وەرەگریتەوە ئەی ئەم جوتانان هەمویان الحەمدوللا کە ئاڵەن کاکەن لەبەر ئەوەی کە فەرمێت زەکات بە لەبەر چییە لەبەر ئەوێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەندێک شیرینە لە دڵی جنابدا چەندێک سڵاواتی لێدی چەندێک لە ژیانەکەی شارەزای چێت هەڵوێستێکی ڕەسوڵ الله لای تۆ زۆر گرنگ بووە سەرەتا دەستان خۆش بێ بۆ ئەم چاوپێکۆتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسێکی زۆر تایبەت و زۆر گەورەیە لە مرۆڤایەتیە و لە ژیانی هەمومانە و هەمومان ئەگەر بتوانین کەمێک لە جێپێ ئەو پێغەمبەرە ئازیزە ئەو پێغەمبەرە نازدارە هەڵبگرین بیکەین بە قدوەیەک بۆ ژیانمان و بە دوای ڕەوشت و بە دوای ژیانی ئەو پێغەمبەرە ئازیزە بڕۆین کە چی کردو ئێمەش بتوانین جێپێ ئەوەڵگرین و هەنگاوەکانی ئەو بە دوایە بڕۆین هەستەکەی کە سڵاواتی ئەو ڕۆژە دڵە ڕووناکترە ئیشە باشتر ئەڕوا تا نزیک بین لە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەستەکەی کە بەختەوەرتری 100% ئەوەیە بۆ ئێمەی گەلی موسڵمان شتێکە کە من خودی خۆم شخصی بەیانیان ئەو بەیانیانەی کە سەڵاوات ئەم کە کاتێک لە ڕێگام ئەچم بۆ ئیژیان کە ئێوارانی ئەمەوە ڕۆژەکەم یاشەوەکەم زۆر جیاوازترە خوای گەورە کارە بۆ زیاتر بۆ ئاسانە کات فەرحانیەک جێ بەدڵ تاکە لەوە چێت ئەوەی کە لە سەڵاواتە هەیە لە شتی تران نەبێت ماوەسە ئێمە زیاتر لەم زمانەیە باسی محەبەتی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم چۆن ئەم محەبەتە کەسب بکەین یعنی کەسێک چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خۆی و لە ماڵ و لە مناڵی خۆشتر بێت ئەم خۆشەویستی بە سڵاوات دروستە بێت بە شوێنکەوتی سونەت دروستە بەچی دروستە بێت یعنی بۆ ئینسان وڵای لە حەقەتە ئەوە وەکو ئەڵێ بابەتێکی قۆڵە بابەتێکی گرنگیشە لە ڕاستیە چونکە جەناب تەزانی حەدیثە فەرمێ بێ لە خۆت و تەنانە لە خۆش پێغەمبەر باسم خۆشتر بێ جا ئێمە گەر فێڵ لە خۆمان نەکەین وەرە تۆ مخاتەبەیەکی لەگەڵ خۆتە خەلوە لە دڵی خۆتە بزانە ئایا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خۆت و لە منداڵەکەت و لە ماڵەکەت و لە سەرۆتەکەت و لەمە خۆشتر دەوێ ئەگەر وانە بێ ئەگەر وا بێ الحەمدولله سپاسی خوایە ئەگەر وانە بێ بەڕاستی خەمخۆری ئەوێ هەروە نابێ ئینسان لێی گەڕێت چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیمانی نییە یان ئیمانی زانەکان ئەمە ئیمانی تەواو نییە یعنی جا ئیمان تەواوی لە ڕاستیە ئەوەی جەنابە فەرمووت یەکێک لەو ڕێگەیانە کە ڕێگەی عاریفینە مەسەلەی سەڵاوات لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر گرنگە ئەگەر کەمیش بێ وەکو عیلاجێ بەس لە ئەخیرە نەتیجەیەکی گەورەی ئەبێ چونکە بەڕاستی هەندێک عیلاج هەیە شەرت نییە یەکسەر نەتیجەکەی هەست پێ بکەی یعنی ئیشی خۆی ئەکا جانیبی معنەوی ئینسان بەڕاستی فراوانە زۆر گەورەیە
هەر زیکرێک کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کردبێتی داینابێ خۆی گەورە لە قورئانە باسی کردبێ ئەو زیکرانە ئللا عیلاجی کونێک و ثغرەیەک و لە طایفێکی ئینسانەکە بەزیتە شەر نییە تۆ بزانی چونکە ڕاستیە ئینسان نازانێ ئەو جانیبە معنەوی خۆی بە تەواوی نایناسێ غەریبە چونکە شتێکی زۆر عەجیبە لەبەرەوە یەکێک لەو شتانە سەڵاواتە یەکێک لەو شتانە ئەم جانیبە معنەوی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە یەکێک لەو شتانە کە خواناسان گرنگیان پێداوە صحبەتی ئەو کەسانی کە پێغەمبەریان خۆشەوە صلی الله علیه و سلم چونکە هەیە عاشقی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەیە کە نابرێ گریانی بۆیە تەسیری هەیە بۆ بەرامبەر ئیلا بالله تەسیری تێئەکا جا ڕۆژێ دوان سیان وردە ئەو تەسیرە هەست پێ ئەەکەی ئەو کەسانی کە عاشقی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە زۆریشن وەکو عەرزم کردی هەر زانید یەکی عاشقێتی ڕەفیقەتی بکە صحبەتی بکە ئەتر پرژێک لەو پرژت بەرەکەوێ اینجا ئەمە جگە لەوەی لە جانبی مادیە هەڵسوکەوتەکانمان وەکو ئەوڕێن و بەڵێ هەڵسوکەوتەکانمان هەوڵ بدەین کە ئیتیباعی پێغەمبەر بێ صلی الله علیه و سلم تاوەکانی لەخوای گەورەکە ئینشاءالله محەبەتی ئەو زاتە لە دڵمانە زیادکە زیاتر ئەو زاتە بناسین چونکە لە ڕاستیە بەناسینی ئەو محەبەت دروست ئەوێ قەت معقول نییە دوور بە دوور کەسێک تۆ نەناسی خۆشت بێ یعنی ئیلا بیناسی لە ناسینەکە و وردەوە محەبەت لە ناسین و لە خۆشەویستی ئەویشەوە ئەتوانین فێری خۆشەویستی خۆی گەورەش بین بەڵێ بزڵ بەڵێ جا خۆی ئەوەی ڕێگەیەکە بۆ ئەوەی کە تۆ سەیری ئەو کە ئەو خۆشویست اینجا سەیری ئەو بۆ کوێ دەبا نە بۆ مەسلحەتی مادی خۆی دەبا نە بە مەسەلا ئەو شتانەیە جانیبی خۆیەتی هەر وەکو عەرزم کردی هەرچی حرەکات و سەکەناتێتی هەر جەزب تەکا بۆ لای خوا لەبەرەوە لە ئەخیرا تۆ هەر ڕوئەکەیتەوە خوا و ئینسان خۆی تەسلیمی خوای گەورەکە و ڕازیە بێ بە قەزا و قەدەری خوای گەورە مامۆستاگیان ئێمە دەستخۆشی زۆرمان هەیە بۆ جەنابە خۆی گەورە پاداشتی بە خێرە باتەوە کە بەڕاستی ئەم باس و خواسانە بە تایبەتی ئەم باسە معنەویانە لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ناو ئاخنی ئەم ڕسالەتی ئاخر زەمانە زۆر زۆرورەتیشکی بخرێتە سەر چکە بۆی لە ڕواڵەت و لە زاهیربینی دەربچین وە بچین ناوەڕۆک ئێمە بەڕاستی کەی فێری شەوق ببین کەی فێری چێژی ئیمان ببین کەی فێری ئەو معانی قوڵانەی ئیمان ببین ئەگەر لەم دنیا هەر ئاوا بین و بڕۆین و بیشمرین و هیچ فێر نەبین کەواتە زۆر زەرورە ئێمە لایەنە معنەویەکانی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەگرنگی سێکوێن زۆر سوپاسی جنابی خاڵما بوو ئەگەر هەرچەند درێژەی کێشە بەڵام ئینسان بیر بکاتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم چی بۆ هەموو فەردێکی ئێمە کردووە ئێستا ئەگەر تۆ جارێکیان لە خزمەت مامۆستا ئیحسان قاسم ساڵحیە بووین نمونەیەکی باس کرد زۆر تەئسیری تێکردین وتی ئەگەر چاوت لێبێ سیارەیەک بە سەریعی دێت منداڵەکەت لە بەردەمی سیارەکەیە منداڵەکەش عەقلی پێ ناشکە ڕاکەوە ئەوانە لەو کاتە سیارەکە خەریکە لێیە تۆ ئەوەنە دووری ناتوانانی پێڕاناگەی لای بێ منداڵەکە لە دوورۆ بەس ئەوها سەیرەکەی چاو دەرپەڕانەوە سەیرەکەی لەو کاتە کەسێک بێ پەیدا ببێ ئەم منداڵە ڕاکێشە لە بەردەمی ئەو سیارە و نەجاتی بە تۆ تا قیامەت نازانی چی بۆ بکەی ئەوەنە منەتباری ئەو شەخصە ئەبی ئەوەی لەگەڵ توا کردوێتی کەس نەیکردووە کێ هەیە لە ئێمە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوای بۆ نەکردبێ بۆ ئەوەی لە قیامەتە ڕزگار لە جەهەنەم ڕزگار حەچی هەوڵ و کۆشی پێغەمبەر صلی الله علیه و سلم بێ ئەوەی هیچ ئیشێکی بە ئێمە بێ هەوڵی ئەوەی داوا ئێمە وەکو لەو بەردەمی سیارە ڕزگار واکە بۆی بماکاتە نەعیمی بەهەشتەوە و ڕەزامەندی خوا بەدەستبێنین لەگە خۆیان ئینشاءالله لە کۆبینەوە زۆر سپاس بۆ جنابتان مامۆستای خۆشەویست جنابی مامۆستای عەزیز و خۆشەویستمان دکتۆر شێخ ئومێد شێخ نەجمەدین مفتی خوای گەورە پاداشتان باتەوە و دەستخۆشیتمان هەیە بۆ جنابتان و ئینشاءالله لیقا و دانیشتین ترمانە بێت لە بەرنامەی شیرین چا زیاتر لەسەر ئەم بابەتە زۆر گرنگە ئیمانیانە ئینشاءالله خوای گەورە پاداشتان کات گەورە جەزای خێری ئەوش باتەوە دەستان خۆش بێ ئینشاءالله ئەو بەرنامانەی جەنابت بوو بە توێشوویەکی قیامەت بۆ خۆت و بۆ دایک و باوکت و بۆ هەموو مسلمانان نەفعێکی عامیە الحەمدولله کۆتا ئامۆژگاری حاجی سابیر بۆ گەنجەکانمان کە تەشریعیان کە هانیان باکە سڵاوات بن ئەهلی زیکر بن ئەهلی تاعەتی خوا بن و ئەهلی دنیا نەبن ئینشاءالله
من داواکەم لە مسلمانان لە گەنجانی ئەم سەردەمە خۆیان بە فێسبوک و بەم تۆڕە کۆمەڵایەتانە خەریک نەکەن ڕجالتان لێ ئەەکەم برایانی بەڕێزم ڕۆڵەکانم کوڕەکانم خۆشەویستەکانم تخوا خۆتان بە دینی ئیسلام بۆ سەرقاکەن واللهی ئەگەر بەدینەوە جوانن واللهی بەدینەوە شەهامەتان هەیە والله بەدینەوە ئەدەب و ئیخلاقتان هەیە والله بەدینەوە خوای گەورە خاتە دڵی ئەو کابراوە کە کچێکی جوانی هەبێ پێشکەشی توێکان هەمومان بینیمانە لە قەدیمیانە تا ئێستا کابراوە تێتی کوڕەکەت ئەهلی نەژ و تێتی کچەکەی من مبارەکی بێت لەبەری ئەهلی دین بۆ ڕجاتان لێکم یەکەم کوڕەکانی خۆم ئەنج برازاکانم ئەنج کەسوکارەکانم ئەنج ئەم مسلمانانەی ئێسایگەن هیوادانم سەڵەواتی پێغەمبەر لە یاد نەکەن واللهی حتا سەڵەوات بخوا بەرەکەتی تێکاو لە عمر تا چونکە پێغەمبەری خوا فەرمێ سەڵەواتدان عمر زیادەکە ومژدەیەکە مام مسا علمی جەناب زیاترە پێغەمبەر وعدی پێغەمبەری خوا ڕزق زیادەکە دەی بەخوای عەزیم هەر ڕۆژە سەڵاتم بەم تەسبیحە زیاتردا والله تاقیم کردوێتەوە والله ڕزقم زیاتر بوو واللهی هەر ڕۆژێش پارێکم بەخشی بێ سوێن بە ئەڵڵا زیاتر هاتوێتەوە بەجیان یعنی تەجروبەی خۆمە بۆ نمونەیەکی ئەوە کە تۆ فەرمووی مسلمانێکم دعوت کرد لە شوێنێکەوە بەخۆی جەماعەتێکیەوە لەم دوکانەکەمان بچکۆلە بوو کوڕێکم لەلا بوو وتی کاک حاجی ئەو هەموو پارێ سەرف ئەیکەی ئێکوە بازارمان کووە تم تو وازی لێبێنە خۆی گەورێنە جەماعەت هات و خواردنیان خوارد و ئامۆژگارێکی خێریان کردن و نوێژمان بە جەماعەت کرد و بەیانیەکەی ڕۆشنەوە سوێن بە ئەڵڵا مامۆسافاتە ئەو بەیانی کە من هاتم بۆ دوکان ئەوانم بەڕێکرد والله سێقاتی ئەو پارەی سەرفم کە خۆی گەورە سوێن بە ئەڵڵا پێدامەوە هەر ڕۆژی دوایی سوێن بە ئەڵڵا ئەمە ئەویش هەر نهێنیەکە بکە باسیەکە سوێن بە ئەڵڵا کوڕەکە شاگردم بوو وتی ئیسپاتەکە کاک حاجی قسەکەی تۆ هاتە دی تم بابزانی تم ئەوە بۆ مسلمانان خەچکرا خۆی گەورە پێ خۆش بوو ئەوە تێناوێت دوو قات سێ قات ئەنجا من داواکەم لە مسلمانان داواکەم لە برایانی خۆم سەڵەوات نەفەوتێنێ مەولودی پێغەمبەر لە هەر شوێنێکەوە کرا بڕۆ بەشدار بە بڕۆ سەڵەوات بە بڕۆ پارە بەخشە بڕۆ شت بەرە هەرچی بەدەستەوە بیبەخشێ لەو مزگەوتایە دانێ با مسلمانان بیخۆن لەبەر خاتی نوری گەورەی پێغەمبەر صلی الله علیه و سلم چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوا سەڵاواتی لەسەردا ئەدە ئەبێ کە خوای گەورە سەڵاواتی لەسەر ئەم خۆشەویستی بە ئەبێ ئێمە عەبدێکی زەلیل چۆنمان خۆش نەوێت کە شەفاعەتمان بۆ بکە پێغەمبەری خوا فەرمێ لە قیامەتدا شەفاعەتتان بۆ بکەم اللهم صل على محمد وعلى آل محمد